خۆشەویستان لەگەڵتان بەردەوامین لە تەوەری دووەمدا باس لە دوایین ئەو شەپۆل و گۆڕانکاریانە دەکەین کە لە کەشوهەوادا ڕوودەدات یان پێشبینی دەکرێت بۆی جا دەوترێت ینی شەپۆلەکانی بەفر و باران بەردەوامە بێ و بزانین ڕوولەکان ناوچانە دەکات و ئەگەری لافاو یان بای بەهێز یان هەر جۆرێکی تر لەو پێشبینیانی کە دەکرێت هەیە. ئەمڕۆ باس لەم بابەتە دەکەین کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانێکمان هەیە ئەویش بەڕێز هەڤاڵ سەدیق گەڵۆزیە پسپۆڕی کەژناسی. کاکە هەڤاڵ سڵای خوات لێ بێ و کاتت باش سپاس بۆی کە لەگەڵمان ئامادەی دوایین گۆڕانکاری و پێشبینی بۆ شەپۆلی بەفر و باران لە هەرێمی کوردستان چییە؟ فەرموون. بەڵێ سڵاو لە ئێوە و سڵاو لە بینەرانی خۆشەویستی پەیامی ڕۆژ. بەڵێ ئەلحەمدوللا لە درەنگانی شەوە ڕابردووە قۆناغێکی تری ئەو شەپۆلی بەفر و باران بارینەی کە ڕووی کردوتە هەرێمی کوردستان دەستی پێ کردووە لە سەرەتادا لە ناوچە شاخاوەکان لە سنووری پارێزگای سلێمانی و ناوچەکانی گەرمیان و ئیدارەی ڕاپەڕین و دوهۆکەوە بارانبارین دەستی پێ کردیەوە پێشبینیش دەکرێتن لە کاتەکانی نیۆڕۆ بەدواوە بۆ ئێوارە کاریگەری ئەو شەپۆلی بارانبارینە فراوانتر بێت و تەواوی ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بگرێتەوە و پێشبینیش دەکرێتن لەگەڵ هاتنی ئەم شەپۆلی بەفر و بارانبارینە خێرایی بای باشووری خۆرهەڵات لە تەواوی ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان و عێراق زیاد بکات لە هەندێک ناوچە بە پێی کات و شوێن گۆڕانکاری بەسەرادەی خێرایەکەی لە هەندێک ناوچە لە نێوان 20 بۆ 35 کیلۆمەترە بێ لە هەندێک ناوچەش لە سەروی 50 کیلۆمەترەوە بەتابەتی لە بەشێک لە ناوچە شاخاوەکان تێپەڕ دەکاتن و پێشبینیش دەکرێت لە کاتەکانی ئێوارە بۆ درەنگانی ئەم شەو بۆ کاتی بەرەبەیان لە تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان بارانی بەخۆر بۆ بارانی بەلێزما ببارێت بەتابەتی لە ناوچە شاخاوەکان پێشبینی دەکرێت بارانی بەلێزما تەواوی ناوچە شاخاوەکانی هەرێمی کوردستانیش بگرێتەوە لە ناوچەکانی تری دەشتاوی نزمەکانیش پێشبین دەکرێت لە بارانی مامناوەند بۆ بارانی بەخۆر لە هەندێک کاتە بیانگرێتەوە. بەڵێ کاکە باڵ بەگشتی بۆ ڕۆژی کەشوهەوای ئەمساڵ چۆنەی بینی بەراورد بە ساڵانی ڕابردوو ئەمساڵ دڵخۆشکەرە؟ بەڵێ کاک دانیار بەڵێ ئەلحەمدولیلا سپاس بۆ خۆی گەورە ئەو شەپۆلە ئەو زنجیرە شەپۆلەیەک لە دوایەکانی کە لە مانگی 12 و لە مانگی 1 و لە سەرەتای مانگی دژڕووی لە سەرجەم ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان کردیە ئەو ئامار و داتایانەی کە لە وێزگەکانی کەژناسی هەرێمی کوردستان تۆمار کراون بەڵێ ئەم ساڵ ئامارەکان دڵخۆشکەرن ئەگەر بەراوردی بکەیت لەگەڵ ساڵی ڕابردوو لە تەواوی ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان وشکە ساڵی بوو ئەم ساڵەکە نسبەی بارانبارین لەخوا بە زیاد بێت لە هەندێک ناوچە 2 ئەوەندەیە لە هەندێک ناوچە 4 ئەوەندە و 5 ئەوەندەشی تێپەڕ کردووە بە پێی شوێن دەگۆڕێت لە ناوچە شاخاوەکان بڕی بارانبارنەکە زیاترە بە بەراو لەگەڵ ناوچە دەشتاوەکان. کاک هەڤاڵ بێژگە لەم شەپۆلەی کە باست لێوە کرد ئایا پێشبینی چیە بەگشتی بۆ مانگی 2 و بە تایبەتیش بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان کە ئێمە ئێستا نزیک بووینەتەوە لە مانگی پیرۆزی پڕخێر و بەرەکەت ڕەنگە زۆرێک لە هاوڵاتیان پرسیاریانەوە بێ لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا کەشوهەوا چۆن دەبێیان ئەگەری هیچ شەپۆلێکی تر لە ئارایە؟ بەڵێ ئەم کەشوهەوا ناسەقام ژیرەی کە لە درەنگانی ئەم شەو کە ڕووی کردوتە هەرێمی کوردستان هەتا کۆتایی ئەم هەفتەیەش بەردەوامی دەبێتن و پێشبینی دەکرێتن لە ناوڕاستی ئەم مانگا بۆ 21 مانگ 2 سیناریۆ هەیە بۆ هاتنی شەپۆلێکی تری سەرما کە پێ دەچێت وە شەپۆلی سەرما بێ ڕوون لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بکە. کەژناسی ئەوروپی پێشبینی کردووە دەڵێ لە 14 مانگ بۆ 18 مانگ شەپۆلێکی تری سەرما سەرجەم ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان و عێراق و دۆلی شام ئەگرێتەوە و کەژناسی ئەمریکیش GPAسی پێدەگوترێت پێشبینی دەکات ئەو شەپۆلە لە نێوان 15 بۆ 21 مانگ بێ بۆیە پێشبینی دەکرێت ئەم ساڵەکە ڕەمەزانی ئەم ساڵمان بە بەراورد لەگە ساڵی ڕابردوو ڕەمەزانێکی فێنکو و باراناوی بێ و شەپۆلێکی سەرماشی تێدا دەبێ وەکو باسم کرد احتیمالی هەیە لە بینی 14 بۆ 18 مانگ یاخود بۆ 21 مانگ شەپۆلێکی سەرما ڕوو لە سەرجەم ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستانەکە. بەڵێ کاکە ڤاڵ بۆ ئەو ناوچانەی کە تقریبا مەترسی وشکە ساڵیان لەسرە یاخود کاریگەریە بێ لەسەر بابەتی کوشت و کاڵ و زەوی زاریان
ئەم ساڵ ینی بارانێکی باش باریەوە تاوەکو ێساوە یاخود زیاترە بارە ئینشاڵڵا کە کاریگەرێکی باشی هەبێ لەسەر و ناوچانە؟ ئەم ساڵ سپاس بۆ خوای گەورە لە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی بە بەراورد لەگەڵ ساڵی ڕابردوو پەڕەی داوە هەتا بڕی بارانبارینی پێویست باریوە بۆ گەشەکردنی تەواوی بەربوومە کشت و کاڵەکان کە لە ناوچە جیاجەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی لە وەرزی پاییز و لە وەرزی دستانی مەخۆمان نەزانین لە هەرێمی کوردستان وەرزی چاندنی گەنم و جۆیە ئەلحەمدولیلا هەتا ئێستا بارانبارینی باش باریەوە پێشبینی وشکە ساڵیش ئەم ساڵەکە بە بەراورد لەگەڵ پار ناکرێت چونکە نسبەی بارانبارین زۆر باش بووە و لەوانەش بە جۆرەی پێشبینی درێژمەوەدا پێشبینی ئەکرێت لە مانگی 3 و 4 و 5 تەنانەت بارانبارینمان هەبێ ئەوەی گرینگە بۆ مۆسمی پێگەیشتنی بەربوومە کشت و کاڵەکان بە تایبەتی گەنم زۆ لە مانگی 3 شەپۆلی بارانبارین هەبێ ئیشەڵڵا ئەو بەربوومە کشت و کاڵیانە کێشەی وشکە ساڵیان نابێت چکە ئەم ساڵەکە بارانبارین لە زۆربەی زۆری ناوچەکان وەکو پێویست باری و مەترسی وشکە ساڵی لەسەر زەم ناوچەکانی هەرێمی کوردستان بە تەواوی ڕەوایەتەوە پشت بەخوای گەورە. کاکە ڤاڵۆ شەپۆلێک کە نووسات زۆرێک لە ناوچەکانی هەرێمی کوردستانی گرتوتەوە و بەردەوامی ئەبێ کام یەکێک لە ناوچەکان دەگرێتەوە ئایا هەموو پارێزگاکان و هەموو ناوچەکان دەگرێتەوە یان جیاوازی هەیە و ئەگەریش ئامارێکت لایە سەبارەت بە ڕێژی بارانبارین هەتاوەکو ئێستای ئەم ساڵ چەندێک بارانباریەوە لێرەوە ئاماژەی پێبێ سپاس دەکەین. بەڵێ ئەو شەپۆلی کە ئەم شەو درەنگانی ئەم شەو ڕووی لە هەرێمی کوردستان کردیە وەکوتم هەتا کۆتایی ئەم هەفتەیە لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان دەمینێتەوە بەڵام بە دەرەجەیەک لە ناوچە شاخاوەکان لە ناوچە دەشتاویەکان احتیمالی هەیە لە ڕۆژانی شەمە و یەکشەمە کاریگەریەکەی زیاتر بێ بەڵام لە ڕۆژانی دووشەمە و سێشەمە و چوارشەمە و پێنجشەمە احتیمالی هەیە پسر بە شێوەیەکی پچر ناو بەناو ئەگەری تاوەباران و هەورە بروسکە هەیە و ئەم ساڵ ڕێژەی بارانبارین سەبارەت بە ڕێژەی بارانبارین پرسیارت کرد لە ناوچە جیاوازەکانی ئەم ساڵ لە سنووری پارێزگای هەولێر لە سنتەری پارێزگای هەولێر ئەم کاتە هەتا ئەم کاتە 160 ملیم باران نەباری بوو بەڵام ئەم ساڵەکە لە سنتەری پارێزگای هەولێر ڕێژەی بارانبارین 300 متری تێپەڕ 300 میلیمەتری ببورن تێپەڕ کردووە و لە سنووری پارێزگای سلێمانی پار ئەم کاتە 209 ملیم بارانباری بوو بەڵام لە ئێستادا نزیکەی 570 ملیم بارانباریوە لە سنووری پارێزگای هەڵەبجە پار ئەم کاتە 255 ملیم بارانباری بوو بەکۆی گشتی وەرزی دابارنەکە بەڵام سپاس بەخوا ئێستەکانە 555 ملیم باران لە تەواوی ناوچەکانی سنووری پارێزگای هەڵەبجە باریەوە و لە سنووری ناوچەکانی ئیداری گرمیان نەحیەی مەیدان و شێختەویلمان هەیە لە سنووری تقریبا لە حدودی 450 ملیم بارانی تێپەڕاندێ لە ناوەندی ئیداری گرمیانش کە قەزای کەلارە 250 ملیم و ئەوەی دەمنێتەوە ناوچەکانی ئیدارەی سۆران و سنووری پارێزگای دوهۆک لە سنووری ئیداری سۆرانیش ئەم ساڵەکە لە هەندێک ناوچە پێچ ئەوەندە باران باریەوە بە تایبەتی لە سنووری قەزای مێرگەسۆر ڕێژەی بارانبارین لە سەروی 1040 میلیمەتری تێپەڕ کردووە و لە سنووری پارێزگای دووەکیش لە ناوچە شاخاوەکان بە بەراورد لەگەڵ سنتەری پارێزگای دووەک بارانبارین زیاتر بووە لە هەندێک ناوچە 300 بۆ 400 ملیم بارانیش ئەم ساڵباریوە و لە ناوچەکانی لە سنتەری پارێزگاکەش لە سەروی 300 میلیمەوە ئەم ساڵ هەتا ئێستا باران باریوە. بەڵێ سەبارەت بە پێشبینیەکان کاگەڤاڵ چۆنیە ئێوەی شارەزای کەشناسی پشت بە چییە بەسن ئێمە زۆر جار خۆمانانی ئامی خەڵک بمانوی پێشبینێ بکەی سێری موبایلەکەمانەکەی لە ڕێگەی سایتێک یاخودە و بەرنامی لە موبایلەکانمانە هەیە ئەمە دقیقەیان شتی دقیقتر و باشتر هەیە بۆی کە پێشبینی پێ بکرێت. خۆی کاک دانیار پێشبینەکانی کەشوهەوا ئێمە ڕۆژانە کە بڵاوی دەکەینەوە و ڕاو سەرنج و پێشبینی خۆمان بۆ سۆشیال میدیا دەخەینە ڕوو پشت بە کۆمەڵێک ئامراز ئەبەستین. یەکێک لەو ئامرازانەی کە ئێمە بەکاری دێنین بۆ پێشبینی کەشوهەوا داتا و ئامارەکانی وێزگەکانی کەژناسی هەرێمە کە
بڕی ڕادەی شێ و پلەی گەرما و پەستانی هەوا و بڕی بە دابارین بەفر و بارانبارین دەگرێتەوە شیکردنەوەی تایبەت بە خۆمانی بۆکەین لە چ ناوچەیەکە باران زۆر باری و لە چ ناوچەیەکە باران کەم باریوە و یەکێکی تر لەو ئامرازانەیە کە ئێمە لە ڕۆژانە بەکاری دێنین داتای مانگە دەستکردەکانە ئەو وێنانەیە کە لە مانگە دەستکردەکانەوە وەری دەگرین وێنەی هەورەکان جوڵەی هەورەکان یاخود لە ڕێگەی ڕاداری تایبەتەوە ئەو ڕادارانە بۆمان دەستنیشانەکەن لە چ ناوچەیەک هەور لە جوڵەکردنایە و لە چ ناوچەیەک بارانبارین دەست پێکردێ و لە چ ناوچەیەکیش بارانبارین لە چ کات و ساتێکی دیاریکرا و دەست پێ دەکاوە لەکەی کۆتایی دێتن و کۆمەڵێک مۆدێلی شەیەکە لە سەردەمی ئەمڕۆیە ئەو مۆدێلانە کە مۆدێلی ئەمریکیە ئەوروپیە کەنێدیە ئوسترالیە ئەڵمانیە هۆڵندیە هەتا دوایی کۆمەڵێک لەو مۆدێلانە ڕۆژانە نەخشەی تایبەت بە خۆیان دەخەنە ڕوو لەبارەی کەشوهەوای زۆربەی زۆری ناوچەکانی هەرێمی کوردستان لە زمانی ئەوەش کەشوهەوای هەرێمی کوردستان و عێراق ئێمە ڕۆژانە تەمەشای ئەو نەخشانە ئەەکەین شیکردنەوەی تایبەتی خۆمانی بۆ ئەەکەین بە جۆرەی ئەو شیکردنەوەیە راپۆرتی خۆمان دەنووسینەوە بڵاوی دەکەینەوە بۆ ڕایگەشتی هەرێمی کوردستان لە گۆڕانکاریە کەشوهەوایەکان ئاگداریانەکەینەوە چ کاتێک بارانە و چ کاتێکیش باران دەست پێکا و چ کاتێکش کاریگەری ئەو شەپۆلی بارانبارینە کۆتایی دێەوە دەستنیشانیشی ئەەکەین لە چ ناوچەیەکە ڕێژەکەی بارانەکەی نمە باران ئەبێ یاخود بارانی مامناوەند دەبێ یاخود بارانی بەخۆر بۆ بارانی بەلێزما بێ. کاک هەڤاڵ وەکو هەرێمی کوردستان ئێمە زیاتر کاریگەری چ ناوچەیەک یان پاڵەپەستوی چ ناوچەیەکمان لەسرە و لەم شەپۆ لە نوێژدا باس لە خێرایی بە ئەگەری کۆبوونەوەی ئاو و ڕادەی شێ ئەمانە کراوە ئەگەر ئاماژەی پێبێت؟ بەڵێ هۆنیا خان ئێمە ئاو هەوای هەرێمی کوردستان بە گشتی ئاو هەوای دەریای ناوەڕاستە لە ١٧ ئەو دابارینەی کە لە هەرێمی کوردستان بە ناوچەی بارانی مسۆگەر و بە ناوچەی بارانی نامسۆگەرەوە لە هەرێمی کوردستان پشت بەو نەروایە کەشوهەوایانە ئەبەسێت بەو منخەفەزاتە جەویانە ئەبەسێت کە لە ناوچەکانی دەریای ناوەڕاستەوە بۆمان دێ بەڵام بە حکمی نزیکیمان لە ناوچەکانی دەریای سوور و ناوچەکانی دەریای ڕەش و لە بەهارانیشدا جاری وا هەیە کاریگەری دەریای زەریای هندی و ڕتوبەتی نیسبیشمان زۆر جار لە ناوچەکانی باشووری زەریای ئەتڵەسیە بۆ دێواتە هەرێمی کوردستان وەکوتم لە ١٧ دابارینەکەی بەفر و بارانەکەی لە دەریای ناوەڕاستەوەیەوە بەشێکیش لەو تۆپەڵە هەوا ساردە شێدارانش کە ناوچەکانی سیبریا دێ بەسەر ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کاریگەری دەگاتە هەرێمی کوردستان زۆر جار بەفر و بارانبارینی باشی پێوەیە بە تایبەتی لە ناوچە شاخاوەکان. و پێشبینیش دەکرێتن لەگەڵ هاتنی ئەم شەپۆلە ئێوارەی ئەمڕۆ بۆ درەنگانی شەو بۆ کاتی بەرەبیان احتیمالی هەیە لە بەشێک لە ناوچە شاخاوەکان لە هەندێک کاتە تاوەبارانی بەخۆڕ هەورە بروسکەی بەهێز و تەرجا و لە هەندێک کاتیژا بارانی بەلێزمە ببارێ لە ناوچە نزمایەکان احتیمالی هەیە ئاستی ئاو بەرز بێتەوە یاخود لافا و دروست ببێتن. کاک هەڤاڵ ئێمە لە هەرێمی کوردستان دەکرێت سود لە چی بینین بۆ ئەوەی کە زیاتر پێشبینی ڕۆژی کەشوهەوا بکەین هیچ شتێک هەیە کە بتوانرێ لەولایەنەوە پڕ بکرێتەوە بۆی کەسانی شارەزای وەکو بەڕێستان کە لە بواری کەشوهەوایە دانەوێت زیاتر خزمەت بە ناوچەکی خۆیان بکەن بتوانن سود لە نوێترین تەکنیک و زانستەکان ببینن بۆ ئەوەی کە لێکدانەوە بۆ بارودۆخی کەشوهەوا بکەن. هۆنیا خانەگە پرسیارەکە دووبارەکەی بەڵێ وتم لە هەرێمی کوردستان ئێمە دەکرێت چی بکەین بۆی کە زیاتر سوود لە نوێترین تەکنیکە زانستیەکان ببینین و خۆمان چەندی ناوەندی جیازمان هەبێ بۆ پێشبینیکردن بۆ بابەتی کەشوهەوا. وڵی بەنسبەت ئەوەی کە ئێمە تا چەند توانیمانە سوود لە تەکنەلۆژیای سەردەم تەکنەلۆژیای ئاتی لەم سەردەماکە سەردەمی ئینفۆرمێشن تەکنەلۆژیایە و تەکنەلۆژیای زیرەکیش کە ئێستا کە پێیا بووە لە زۆرێک لە وڵاتانی پێشکەوتو لە بواری کەشوهەوایە بەکاری دەهێنێن بۆ شیکردنەوەی دیاردەکانی کەشوهەوا
من وەکو کۆنتاکتێکی وام لەگەڵ برادرانی کەژناسی هەرێم نییە لیانم نەپرسیەوە بەڕاستی کە بڵێم ئایا نوێترین تەقەنی تەکنەلۆژیایکە لە وڵاتە پێشکەوتەکان بۆ پێشبینیکردنی کەشوهەوا کە بەکاردێنرێ ئایا هەمان ئەو تەکنەلۆژیایە کە هاتیە لە هەرێمی کوردستان بتوانێت سوودی لێ ببیندرێ ئەوەی ئێمە ڕۆژانە وەکو کۆمەڵی کەژناسی سربەخۆ کە لە تۆڕی سۆشیال میدیا کە ئێمە کاری خۆمانەکەین کۆمەڵێک ئەپی تایبەتە لە مۆبایلەکانمانە لە بواری کەشوهەوا ئیشی خۆمان لەسەرەکەین بە جۆرەی ئەو تێگەیشتن و پسپۆڕی کە هەمانە لە بواری کەشوهەوا سەرنج و تێبوونی پێشبینیەکانی خۆمان بۆ خەڵکی کوردستان بڵاو ئەەکەینەوە بەڵام عادەتەن دەستگای کەژناسی وڵاتانی پێشکەوتوو لە وڵاتی ئێمەش دەکرێت وەزارەتی گواستنەوە گەیاندن کە سەرپەرشتی بەڕێوەبەرایەتی گشتی کەژناسی هەرێمەکە هەوڵ بدا سەرجەمە و ئامێر و کەلوپەلا پێویستانەی کە لە وڵاتانی پێشکەوتوو بۆ کەشوهەوا بەکاردێنرێت بۆ کەژناسی هەرێمی دابین کا بۆ ئەوەی ئێمەش دا نەبڕین لەو پێشکەوتنێک کە لە بواری کەشوهەوا تەکنەلۆجیای کەشوهەوا لە وڵاتانی پێشکەوتوو ڕوویداوە بۆ ئەوەی تەنها پشت نەبەستین بە مەسەلەن سایتەکان و مۆدێلەکان ئێمەش پێشبینی تایبەت بە خۆمان هەبێ بتوانین بڵاوی بکەینەوە. بەڵێ کاگەڤاڵ ئەوەی کە سێرچم بۆ کرد بۆ کەشوها بۆ ساڵی 2026 ینی زانایان زۆر ینی ئەوەندە سەرقاڵی بابەتی گەرمبوونی زەوین و کاری گەرمبوونی زەوین ینی کەمتر ینی گرنگیە درێ بەم بابەتانی کە ئەو کەویش بۆ خۆی گرنگە بەڵام بە شێوازێکی گشتی ینی ساڵ لە دوای ساڵ زەوی زۆر ڕوو لە گەرمبوو نەکات ئەمە چۆنیە پێشبینیەکان چیمان پێڵێن زانایان سەبارەت بەم بابەتە چێڵێن ڕێگە چارەیەکێ بۆ کەمبوونەوەی ئەمە؟ بەڵێ یەکێک لەو هۆکارانەیە کە وای کردیە گۆڕانکاری کەشوهەوا لە سەرجەم ناوچە جیاوازەکانی جیهانە ڕووی بدا بە عێراق و هەرێمی کوردستانی شەوا دیاردەی قەتیزبوونی پلەی گەرمایە کاک دانیار دیاردەی قەتیزبوونی پلەی گەرما لە نەتیجەی ئەو چالاکیە ئابوووریانەی کە مرۆڤ لەسەر ڕووی زەوی ئەنجامێدا بوونی دامەدەستگایەکی زۆری پیشەسازی کە وڵاتە زلهێزەکان حەوت وڵاتە پیشەسازیەکە و ئەو چالاکیانەیە کە خودی مرۆڤ لە ناوچە جیاوازەکانی جیهانە ئەنجامێدا هەموو ئەوانە کاریگەری کردوتە سەر بەرزبوونەوەی ئاستی ئەو گۆڕانکاریە کەشوهەوانەی کە لە سەرجەم وڵاتانی جیهان بەگشتی ڕوویداوە و یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی ئەو گۆڕانکاریە کەشوهەوان ڕوویداوە وەکوتم بەرزبوونەوەی ئاسی پلەی گەرمایە بەرزبوونەوەی ئاسی پلەی گەرماش لە سەرجەم ناوچەکانی جیهان دەگەڕێتەوە بۆ دەردانی گازە ژەهرەکان بە تایبەتی گازی دوانۆکسیدی کاربۆن لە پاژماوەی ئەو دامەدەستگا پیشەسازیانەی لە وڵاتانی زلهێز کە خاوەن هەزارەها کارگەی پیشەسازی گەورەن ئەو کارگانە ڕۆڵی دیار و بەرچاویان هەیە لە پیسبوونی بەرگە هەوای زەوی بۆیە ئەگەر بێت و ممانەوێ کاریگەری گەرمبوونی قەتیزبوونی پلەی گەرما کەمکەینەوە بۆ ئەوەی گۆڕانکاریەکانی کەشوهەوا لەوە زیاتر زەرزیان بە وڵاتانی جیهان نەگەیەنێ باشتر وایە دەبێ دەرهاوێشتەی گازە ژەهرەکان بە تایبەتی گازی دوانۆکسیدی کاربۆن کەم بکرێتەوە لە جیاتی ئەوەی وزەی گازی سروشتی و نەوت بەکاربێنرێت هەوڵ بدرێت وزەی نییەبووە بەکاربێنرێت و هەوڵ بدرێت نسبەی سەوزاوی لەسەر ئاسی جیهان لە وڵاتی خۆشمانە بەداخەوە لە زۆرێک ناوچەکانی هەرێمی کوردستان ئەو نسبە سەوزاویە کە لە وڵاتی ئێمە بوونی هەیە لە ئاستی ستاندەری جیهانی نییە کە بە جۆرەی ئەو معیارانەی کە نەتەوەی گرتوەکان دایناوە هیچ شارێک پێکهاتەکەی نابێ لە 150 سەوزایی کەمتر بێ بەڵام بەداخەوە شاری سلێمانی لێ دەرسێت لە زۆربەی زۆری شار و شارچکانی هەرێمی کوردستان نسبەی سەوزاوی زۆر کەمە مەسەنیسە لە شارێکی وەکە ولێر ڕێژەکەی لە بینی 100 بۆ 100 زیاتر تێپەڕ ناکاتن ئەوەش وا دەکات کاریگەری قەتیزبوونی پلەی گەرما لە ناوچەکانمان زیاتر بێتکە بوونی دارێکی زۆر کاریگەری هەیە لەسەر کەمبوونەوەی پلەی گەرما. دەستخۆش سپاس بۆ بەڕێز هەواڵ سدیق گەڵۆزی پسپۆڕی کەشداسی کە ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمانە بوو.